سەبارەت بەمە بەڕێز مەریوان حاکم هادی بەڕێوەبەری گشتی شەڕەوانیەکانی هەولێر لەگەڵمانە. بەڕێز مەریوان سوپاس بۆ ئامادەبووری بەڕێستان. پرۆسەی زەوی دابەشکردن لە تەواوی پارێزگای هەولێر گەشتۆتە کوێ؟ زۆر سپاس بێەوەی بەڕێز دوای بڕیارەکەی بەڕێ جەنابی سەرۆکی حکوومەت سەبارەت بە دابەشکردنی زەوی لە تەواوی سنووری هەرێمی کوردستان بۆ موسەخەوەرانی حکوومەت هەرێمی کوردستان ڕاستەوخۆ دوای ئەم بڕیارە لەگەڵ بەڕێ جەنابی وەزیر سەرجەم بەڕێوەبەری گشتی و سەرۆک شارەوانیەکانی پارێزگا و ئیدارە سەربەخۆکان کۆبووینەوە. جەنابیان جەختی لەوە کردەوە کە پێویستە بە زووترین کات ئەم پرۆسەیە بکەوتە بواری جێبەجێکردن. ڕاستەوخۆ دوای ئەوە ئێمە هەموو ئەو زەویانەی کە شیاون بە مەبەستی دابەشکردنی زەوی لە نێو سنووری پارێزگای هەولێر دەستنیشان کران. نزیکەی تەنها لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیمان 104,000 دۆنم پارچە زەوی ڕووپێویان بۆ کرا بە مەبەستی وەرگرتنی ڕای لایەنە پەیوەندیدارەکان بە مەبەستی شیاوبوون یاخود شیاو نەبوونی و پارچە زەویانە. لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتیمان تاوەکو ئێستا کە نزیکەی 48,000 فۆرمی پارچە زەوی وەرگرتن لە ئەنجومەنی وەزیرانەوە گەیشتۆتە وەزارەت لە وەزارەتیشەوە بەدەستی ئێمە گەیشتووە. لە سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر تەسەوڕ دەکەم تاوەکو نزیکەی ئەویش هەر باماشی 50,000 فۆرمێکی دابەشکردنی زەوی گەیشتۆتە دەستیان. بەش بە حاڵی خۆمان ئێمە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی هەولێر بە خۆشحاڵیەوە تاوەکو ئێستا کە نزیکەی 34,000 پارچە زەویمان دابەش کردووە. بۆ پێش لە هەفتەی ئایندە و هەفتەکەی دوایتری ئەو 2 یان 3 سەرۆکایەتی شارەوانی تر ئامادەن بە مەبەستی دابەشکردنی زەوی. دەتوانین بڵێن ئەم پرۆسەیە تاوەکو سەرەتای مانجی ئادار نزیکەی 180 بۆ 185 ئەم پرۆسەیە لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتیمان بە کۆتا دێت. باش کاک بەریوان تا ئێستا چەند لە قۆناغی زەوی دابەشکردن تەواو بووە؟ لە سنووری بەڕێوەبەرایەتی گشتیمان بە قۆناغ نییە. وەک دیارە ئێمە وەکو سنووری بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان هەر سنووری سەرۆکایەتی شارەوانیەک بەجیا تیر و پشی بۆ ئەنجام دەدرێت. بەڵام لە سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر بەرایانی بەڕێزم لە نێو ئەم سەرۆکایەتیە بە قۆناغ لەبەرەوەی سەرجەم ئەو فەرمانبەرانە بەیەک پاکێج زەویان بەسەردادا بەش دەکرێت. تەسەوڕ دەکەم ئەو جارەیان قۆناغی شەشەم بێت ئیوان. بەڵام ئێمە هەر کاتێک لە هەر سنووری سەرۆکایەتیی شارەوانی کە تەواوی با بڵێن نەخشە سازیەکان ئامادەن بۆ بە مەبەستی دەستنیشانکردنی ئەو زەویانە و تەواوی ڕای لایەنە پەیوەندیدارەکان وەردەگیرێت. دوای ئەوەی هەم ئەو ڕێکارانە تەواو دەمە ڕاستەوخۆ تیر و پشک بۆ فەرمانبەرانی سنووری ئەم قەزایە یان فەرمانبەرانی سنووری ئەم ناحیەیە ئەنجام دەدرێت. زۆر باشە. لە تەواوی شارەوانیەکانی پارێزگای هەولێر زەوی بەردەست بۆ دابەشکردن هەیە؟ بەڵێ. بڕیاری جەنابی سەرۆکی حکوومەت زۆر ڕوون و ئاشکرایە. هەر موچەخۆرێک لە نێو حکوومەتی هەرێمی کوردستان من زۆر ڕێنماییەکانی دابەشکردنی زەویدا تێدا بێت پێویستە پارچە زەویەکی پێ بدرێت. لەسەر ئەو محتەوای ئەم بڕیارە ئێمە تەواوی کارەکانی خۆمان ئەنجامدایە. هەموو با بڵێن فەرمانبەران لە ڕێگەی کەناڵە بەڕێزەکەتان ئاگادار دەکەینەوە، دڵنیا دەکەینەوە بەوەی کە هیچ فەرمانبەرێک لە نێو سنووری پارێزگای هەولێر نامینێت تاوەکو یەک فەرمانبەر حەقی وەرگرتنی زەوی هەبێت زەوی پێ نەدرێت. باش کاک مەریوان بەشێک لەو فەرمانبەرایی کە ناویان هاتووەتەوە گلەیەوەکەن ئەڵێن کەی ینی خزمەت گوزاریەگاتە و زەویانە و کەی ئەتوانن کە تاپۆی بکەن؟ بەڵێ تەبیعی من وەکو بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی هەولێر لە نێو سنووری خۆمان با بڵێن لە سنووری سەرۆکایەتی شارەوانیەکان قسە دەکەم. تەواوی ئەو زەویانەی کە ئێمە ئامادەمان کردووە بەسی دابەشکردن هەموو ئەو زەویانن کە زۆر نزیکن لە نێو سنووری سەرۆکایەتی شارەوانیەکان بۆ ئەوەی لە ئایندەیەکی زۆر نزیک بتوانی بە گوژمەیەکی زۆر کەم بتوانین خزمەت گوزاریەکان یان خزمەت گوزارە سەرەتاییەکان بەم زەویانە بگەین و لە بەشێکی سەرۆکایەتی شارەوانیەکانمان وەکو سەرۆکایەتی شارەوانی بەحرکە، سەرۆکایەتی شارەوانی بنەسلاوە ئەو زەویانەی کە دابەش کراون لە ئێستادا خزمەت گوزارە سەرەتاییەکانیان تێدا هەیە. مەبەستمان تەنها و تەنها ئەوەیە کە فەرمانبەر سوودمەند دەبێت لە وەرگرتنی زەوی لە نێو سنووری سەرۆکایەتیەکانی شارەوانی بەڕێوەبەرایەتی گشتیمان وەکو بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی هەولێر ئەو زەویانەی کە تیایدا دابەش دەکرێت فەرمانبەر بتوانێت سوودی لێ وەربگرێت لە زووترین کات و بەکاری بهێنێت وەکو یەکێکی نیشتە جێبوون بۆ خۆی و خانەوادەکەی. هیچ ماوەیەکی دیاریکراو هەیە کاک مەریوان بۆەوە؟ بەنسبەت چ ببوورە هیچ ماوەیەکی دیاریکراو هەیە بۆەوەی کە سەرجەم خزمەت گوزاریەکانی پێ بگات و تر دەست بە تاپۆکردن بکرێت؟ بەڵێ بەڵێ تەبیعی چەند بودجەیەک هەیە بەمبەستی گەیاندنی خزمەت گوزاری یەک لەوانش بودجەکانی و بەرهێنانی با بڵێن وەزارەتی شارەوانیە، بودجەی پەرەپێدانی پارێزگای هەولێرە، بودجەی ئاسایی
با بڵێن بەڕێوەبەرایەتی گشتیمانە بودجێ گەڕاوی 115 داهاتی شارەوانیمانە سەرجەم ئەو بوجانە لە ماوەی ئایندەدا دەخرێنە خزمەتی ئەو زەویانەی کە دابەش کراون بە مەبەستی ئەوەی بە زووترین کات فەرمانبەر بتوانێت سوودی لێ ببینێ بۆیە داوا دەکەین لە فەرمانبەرانی خۆشەویست کە زەویەکانیان هەرزان فرۆش نەکەن لە ئایندەیەکی زۆر نزیک ئەم خزمەتگوزاریانە پەیتا دەگا بەو زەویانە و هەموو هەوڵ و هیمەتێکی ئێمە و حکوومەت هێرێمی کوردستان وەزارەت و پارێزگای هەولێر ئەوەیە کە بە زووترین کاتە و خزمەتگوزاریانە بگاتە ئەو زەویانە بە مەبەستی ئەوەی فەرمانبەر سوودی لێ ببینێت وەکو یەکە نیشتەجێ بوون. باشە هیچ فەرمانبەرگەیە دوای دەرچوونی ناوەکەی ینی ئەگەر کێشەیە گرفتێک لە ناوەکە هەیە بەیان لە خزمەتەکەیان لە هەر بوارێکی دیکە مەرج و ڕێنمایەکان بۆی کێشەیەک هەیە ینی ناوەکەی زەوێکی لێ بسەنرێنێتەوە. بەڵێ تەبێعی تەنها مەرز بۆ وەرگرتنی زەوی ئەوەیە کە فەرمانبەر لە پێشووتردا سوودمەند نەبوو بێت. تەبیعی ئێمە کۆمیتەری سوودمەندوانمان هەیە هەم لە بەڕێوەبەرایەتی گشتی سەرۆکایەتەکانی شارەوانی هەولێر سەرجەم سنووری با بڵێن پارێزگا و ئیدارە سەربەخۆکان هەر فەرمانبەرێک لە هەر شوێنێک سوودمەندی وەرگرتنی پارچە زەویەک بێت یاخود یەکەیەکی نیشتەجێبوون بێت لە نێو کۆمپیوتەرەکانی ئێمە ئەو ناوەیە بەدیار دەکەوێت. ئێمە هەموو ئەو ناوانەی کە لە با بڵێن تیرپچیان بۆ دەکەین وەکو قۆناغی یەکەم وردبینیەکی سەرەتاییان بۆ ئەنجام دەدەین بەڵام ئەو وردبینە سەرەتاییە واتای ئەوە نیە کە ئەم فەرمانبەرە خاوەنی و پارچە زەویەیە. دوای ئەوەی فەرمانبەر سەردانی بەڕێوەبەرایەتی گشتەکانمان دەکات سەردانی سەرۆکایەتەکانی شارەوانی دەکات نۆ نووسراوی فەرمی بۆ نۆ جیهەتی معنی دەچێت. دوای ئەوەی کە سەلمێنرا کە ئەوم بەڕێزەیە ئەم فەرمانبەرێ لە هەر نۆ شوێن سوودمەندی وەرگرتنی زەوی نەبووە ڕاستەوخۆت وێنەی تۆمارەکە یاخود کاتی زەویەکەی پێدەدرێت لەم بارودۆخەدا لەم کاتەدا فەرمانبەر اعتیبار دەکرێت کە خاوەنی ئەم پارچە زەویەیە. بەڵام بەداخەوە بەشێک لە فەرمانبەران بەدەر لە ڕێنماییەکانی کە لە ئەنجومەنی وەزیران لە وەزارەتی ناوخۆ دەرچوو کە سزا دەدرێن بەداخەوە بەشێک لە فەرمانبەران ناوی خۆیان جارێکتر نووسیبەتەوە لە کاتێکدا سوودمەندن. بۆیە یان هەندێک جار فەرمانبەران گلەی ئەوە دەکەن دەڵێن فەرمانبەرەیەکی ئێمە لەگەڵ ئێمەیە سوودمەند بووە و جارێکتر ناوی دەرچوتەوە. لێرەدا دڵنیاتان دەکەینەوە کە تاوەکو فەرمانبەر بەڕێکارەکانی سوودمەندبوونی نێو سنووری بەڕێوەبەرایەتی گشتەکانی شارەوانی یاخود سنووری سەرۆکای شارەوانیەکان تێپەڕ نەبێت و دڵنیا نەبین لەوەی کە سوودمەند نییە کاتی زەویەکە یاخود وێنەی تۆماری زەویەکەی پێنادرێت. لەو کاتێک کە وەریگرت وێنەی تۆمارەکەی پێدرا یاخود کارتەکەی پێدرا اعتیبار دەکرێت کە سوودمەند نەبوو و وەکو خاوەنی ئەم پارچە زەویە سوودمەند بوون قەرزی نیشتەجێبوون ئەگرێتەوە یان ئەوانەی کە لە سیتیەکان خانیان وەرگرتووە فەرمانبەرێک پەرچەیەکی زەوی بۆ برن ئەوانەی کە لە سیتیەکان خانوویان وەرگرتووە بە قەرزی نیشتەجێبوون خانووەکانیان وەرگرتووە ئەو مەرجەوانی شەگرێتەوە کە زەویان لێ بسەرێتەوە. تەبێت کۆمەڵێک مەرج و ڕێنمایی ئێزگار زۆر هەیە و بەشێکیش لەم ستیانە بە بڕیاری تایبەتی ئەنجومەنی وەزیران لە ناوی سوودمەندوان هاتەدە بەڵام قەرزی نیشتەجێبوون بەڵێ بەشێکیان سوودمەندن بەڵام بەشەکەی تریان سوودمەند نینە. بەشێکیان هەیە سوودمەند کۆمەڵێک مەرج و ڕێنمایی تایبەت هەیە فەرمانبەر دەتوانێت پرسیار بکە و لە خزمەتیان دەبی. بەڵکە لە پارێزگایەک بۆ پارێزگایەکتر گۆڕانکاری بەسەردا زۆر باشە. بەڕێز مەریوان حاکم هادی بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی هەولێر سوپاس بە ئامادەبوونی بەڕێستا بەخێر بێت.